ناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆپیشاندان و ناڕەزایەتی قوتابیانی زانکۆ لە بەشێکی زۆری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەڕێوەچوو قوتابیان داوا دەکەن کە وەزارەتی خوێندنی باڵا حکوومەت هێرێم دەرماڵیان بۆ بگەڕێنێتەوە لە بەتایبەت لە سنووری پارێزگای سلێمانیش هێزە ئەمنیەکان چەندین توندوتیژیان دژی قوتابیانی خۆپیشاندەر ئەنجامدا. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک قوتابی خۆپیشاندەر باز لە خۆپیشاندانەکان و داواکاریەکانیان دەکەین لەگەڵمانە. کۆمەڵێک دەورەیان داوە هەر بۆ نەوەستاون کە دەستگیریان کردووە. لەولاوە یەکێک لەوان شەق دەکێشێت بەدەمی قوتابیەکە. ئەو دیمەنە لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەنگدانەوەی زۆری بە دوای خۆیدا هێنا و هەڵسوکەوتی هێزامنیەکان بە نایاسایی و نابەرپرسانە ناو دەبرێت. لە بەردەم مەڵبەندی یەکی سلێمانی یەکێتی دەیان قوتابی بەهۆی گازی فرمێسکڕێژی هێزەمنیەکانەوە باری تەندروستیان تێکچوو. لە دوو لاوە گەماڕۆی قوتابیان درا و بەپێی زانیاریەکانیش 27 قوتابی دەستگیر کراون و ژمارەیەکی دیکەیان کەوتنە ژێر شەق و بۆکسی هێزەمنیەکان. ئەزانی مامەڵە هێزەمنیەکان لەگەڵ ئێمە بۆ چییە؟ تەنها لەبەرەوەی ئێمە ڕۆیشتین بەرەو مەڵبەند نەژمانویست پەلاماری ئەوان بدەین ئێمە بۆ بەردەرکی سەرا ئاچوین ئەزانی بچینە بەردەرکی سەرا خۆپیشاندانەکە فراوانترە بێ وەکو حەفەی شوباتی لێیەکە ئیتر دەسەڵات لە کۆتاییە کەوتۆتە لەرزین و ئەڕوخی ئیتر بەتەمای چێ لەوە زیاتر ناڕوە بریندارە بووە سەریان شکاوە ئیتر گازەکە هەر گشتی کۆر کردو ئەرە وڵا گشتی بەری کەوتیان تەلەبەش دەستگیر کراوە. تەلەبە دەستگیر کراوە عنی ئەوەی بڵێن خواپی ناخۆش بێ و قورس بێ بە تەلەبە کراوە. ڕێگری قوتابیان لەوە دروست بوو کاتێک ویسیان خۆپیشاندانەکانیان بگوازنەوە بۆ بەر دەرکی سەرای سلێمانی. هێزەمنیەکانیش ڕێگەیان بە پێشڕەوی قوتابیان نەدا لە بەردەم پردی خەسرەوخاڵ ڕوبەڕوویان بوونەوە. نزیکەی کاژمێرە قوتابیان ڕوبەڕووی گازە فرمێسکڕێژەکانیان بوونەوە. دواتریش هێزێکی پشتیوانی دەست بەکار بوون و کەوتنە دەستگیرکردن و شەختی هەڵدانی قوتابیان و بڵاوەیان پێکردن. وەڵای ئیتر چی خواپی ناخۆشەوەیان کردووە غازی فرمێسکڕێژە و لەیەشەوە کۆمەڵە من پیان ناڵێ ماسایش پیانەڵم کۆمەڵە جاش و مستەشار ئەوانە جاش و مستەشارن تێگەی هاتوونە بۆ ژیانێمە چیمان پێ وڵای دەمام کە زیاتریشمان پێ نییە یعنی قابل ئێمە بەدفەنگەواتوونەتە سەریان قابل ئێمە هاتوونە چی بکەین بە شێوەیەکی ئاشتیانە بڕوا بەڵام ئەمان غازی فرمێسکڕێژیان ڕێشت بووە هەر هەمووی نیوەی بێوەش کەوتووە لەو ناوێ. قوتابیان دەڵێن ئەوەی هێزە ئەمنیەکانی سلێمانی بەرامبەریان ئەنجامیاندا دڕندانە بوو جێگەی قبوڵ نییە و پێویستە ئەوانەی فەرمانیان پێکردوون سزا بدرێن چونکە دەڵێن هیچ شتێک لە داواکاری قوتابیان و تەندروستیان پیرۆستر نییە. هاوکات دوا بە دوای بڵاو پێکردنی خۆپیشاندانەکان هێزێکی زۆر لە شەقامی سالم بڵاوەی پێکرا و ڕێگە بە جموجۆڵ و گربوونەوەی نوێ نادەن لەم ناوچەیە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ کۆمەڵی قوتابی خۆپیشاندەر باز لە خۆپیشاندان ڕێزایەتی قوتابیان دەکەین. سەرەتا دەچین لای زیریان کامیل ئەو قوتابی کە لە خۆپیشاندانەکانی دوێنێ بریندار کرا و دواتر ڕەوانەی ماڵەوە کراوەتەوە. زیریان خان سواز بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەگەر باسی ئەو ڕووداوە بکەیت کە دوێنێ بەڕێستان بریندارکران ڕووداوەکە چۆن بوو و ئێستا تەندروستیەوە چۆنە؟ سلااو بۆ بینەرانی پێم سلااو لە ئێوەش بەڕاستی پێت بڵم ڕووداوەکان بەسەلە ڕوویاندا تەلەبە تەنها بۆ داوای مافی خۆی هاتە سەرجادە و هیچی تری نەئاویت نیشتی ئاژاوی نەنایەوە تەنها لەسەر شقامەکە درۆشتنی ئەوتەوە تەنها داوای دەرماڵەیە کرد. یعنی من تەنها لە ناو زانکۆیا بووم بەنسبەت ئەوەی کە مەرحەلەیەکم شارەزایی هەنیشتم نەبوو ڕاوی تەلەبیان ئەنا هاتە ناو زانکۆوە وەکو شتێکە هیچ شخصیاتێکیان نەبێت لە تەلەبیان ئەدا قژی تەلەبیان ڕاکێش بە چراوی خۆم بینیم ئەنی تەنها ئەوەی کە نەمانیان ئەکوژ نەمایە من خۆم لێدرام بۆشی بێشتر کە ڕۆژمە ناو خۆپیشاندانەکانەوە کارەبان بێت یعنی نازانم چۆن باسی ئەمە بکەم ئێمەش تەنها داوای دەرماڵەمان ئەکرد داوای شتێکی کەمان ناکرد کەوتە قەیەکە گولەکەش بە مندرا لەناو گولە پلاستیکەکە لەناو زانکۆکەیا بووم بەداخەوەی ئەوەی کە ڕوویدا هیچ بەرپرسێک هیچ کەسێک هەڵوەستێکی وای نەنوان
ئەوەی کە زانکۆکانمان بێڕێزیان پێکرانی و بێڕێزیە بەرامبەر زانکۆکانمان کە کەسانێک تێنە ناو زانکۆ و تەقە لە تەلەبە ئەکەن. بەڵێ زریان خان ئەو کاتێک کە بڵێن هەر لەناو زانکۆی سلێمانی ئەو بوو لە پلاستیک بەر ئێوە کەوت ینی دیار بوو ڕاستەوخۆ کە لەکوێوە بڵێن ئەو گولیان بارەسەیەوە تەقاند؟ بەڵێ هەر ڕاستەوخۆ ئاراستی ئێمەیان ئەکرد وەکەوەی بمان کوشن. نازانم چەند پێک بڵێم من هەر لە ناو زانکۆکەیە بووم لە پۆلیسەکانی بەردەم زانکۆشاندا ئەوان حسابی ئەویان بۆیان نەکرد کە ئەوانش پۆلیس بەردەم زانکۆن و ئەبێ ڕێزیان لێ بگرێت ڕاستەوخۆ هاتن تەلەبیان ڕاو ئەناوە خۆی کە ئەوان لە لای هێزێکوان فەرمانیان لە لای مەسئولێکەوە پێکرابێ. باشە ئەی بڵێن ئێستا کە سەرتان درواوتەوە چەند تەقەڵ بوو خۆی ئەوەی کە پزیشک چارەسەری بۆ کردین ئێستا بڵێن ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە؟ وەڵا ئەلحەمدوللا باش ڕەوانەی ماڵەوە کراومەتەوە وەڵی ئەوەی مزام دکتۆرەکان وتیان 10 تەقەڵ بوو 12 تەقەڵە. بەڵێ یعنی جگەر لە بڵێن شوێنی تریش بڵێن دەموچاو ئەوانەت هەمووی ئازاری بەرکەوتووە بڵێن ئێستاش کاریگەریەکەی هەرماوە؟ وڵی من پێش ئەوی کە ئەو گولێشم بەرکەوت لە پلاستیکیا دوو جار بەرگاسی فرمێسبرێش بکەم ئەنی خەریب و بخێنکەم ئێستا دەنگم دەر نایە دەموچاویشم هەمووی سوتاوە. بەڵێ مەوسمە و شوێنەی کە بریندار کرابوو کە بەرسەرت کەوتوو بڵێن 10 تەقەڵە ئێستاش ئازاری هەر هەیە بڵێن ئازارەکەی بەردەوامە؟ وڵی دکتۆرەتی ئاگات لە خۆت بێ ئازاریشی ئەبێ ئەوە هیچ تا بچەسە ئەوە زۆر ئاگایم لە خۆم بواە و پاشان لە دوای ئەوەش بێ یەکشەم بڕۆمەوە سەرۆکی زانکۆ هەبوو لام ئیتر نازانم قسەکانی ڕاست بێ یاخود ناوتی خۆمان هەموو شتێک ئەگرینە ئەسر ئەو شوێنە کە گولەکەی بەرکەوتووە سوتاوە ئەبێ جوانکاری بۆ پێست بکرێ و لەسەر پێست ئەمێنێتەوە. باشە ئەی خۆت سکاڵات تۆمار نەکردو یاخود بەنیازی سکاڵات تۆمارکەی وەکو خۆتان؟ وڵی بەنیاز نیم تا ئێستا وە سکاڵاشم تۆمار نەکردووە هێشتا. بەڵێ بۆچی هەر پێتان وایە یاسا ڕۆڵی خۆی ناگێڕێ و کارەکەی چییە بڵێن؟ وڵی لەبەر ڕێزم بۆ قسەکەتە یاسای چی کاتێکە لە خەتخانە بوو سێ-چوار کەسی بەناو پۆلیس کرمانە ژوورێکەوە بە هیچ شێوەیە نان ئێهێش بڕۆینە دەرەوە نازانم من کاتێ لەسەر ئەمەلیاتا بووم خەریکسەرم بوون یەکێ بەناو پۆلیسەوە ئاهاو لەگەڵ هاوڕەکەمان کردێ شەڕ ئێوە قساکەن ئێمە لێتان نەدەین ئێمە چ ڕەوشتێکە بە پۆلیسەوە هەبێم. بەڵێ یعنی لە نەخۆشخانەش ڕێگان نەدا قسە بۆ کەناڵەکانی ڕاگەیان بکەن و ئەو پێشێرکارێکە بەرامبەرتان کراوە هێزی نیە هاتوون بۆ لایەوەکەین تۆ تەندروستی تێک نەچێ خۆمان بانیەکەین بەڵام کەکرێنە ژوورێکەوە بە هیچ شوێنیان هێش ئەو کاتی کە ماڵەوەی خۆم هاتن. باشە ئەی کەس بەرپرسان هیچ پەیوەندییان پێوەگرتووی وەزیری خوێنی باڵا یاخود بەرپرسانی زانکۆ کەس پەیوەندی بێەوە کردووە لە تەندروستیەوەی پرسیوێتەوە؟ تەنها یاریدەدەری کاتسەبات تەلەفۆنی بۆ من کردووە لەگەڵ سۆرا عومەر کاک سۆرا عومەر و چەند پەرلەمانتارێکی عێراقینەوەی نیە. باشە ئەی داواکارتان چێگەشت پامێک شتێکتان مابێ سوپاس دەکەین. وڵای تەنها ئەوە ئەڵێم ئێمە بەردەوام داوای مافی خۆمانەکەین این مافێکی بچووکی خۆمان تەنها دەرماڵەیە نی 100,000 مەڕەوانە بینن ئێوە چی ڕەوابین ئەمان تەنها لە مناڵی فەقیریان داوە لیچیان داوە نی ئەگە مناڵی خۆیان بۆیە ئەگە مناڵی بەرپرسەکان بۆیە ئەم شێوە بوون بژارەکان وتیان هەلی کار ئەوە هەلی کاریانە ئەوە ئارامی ناو شارەکانە وڵای بەداخۆم بۆیان هاڵم بەداخۆم بۆ حکومەتی کوردی و بۆ ئەم حکومەتەی کە ئێستا دامەزراوە. بەڵێ سوپاس بۆ زریان کامل قوتابی زانکۆ خوای گەورە شیفاتاندا بە هیوای تەندروستێکی باش بۆیەوە سوپاسان دەکەین بەرخصەتیەوە میوانێکی ترمان هەیە دەگەڕێمەوە لایەوە دەچینە هەڵەبجە کاک بیلال سیروانمان لەگەڵا لە هەڵەبجەوە کاک بیلال ئەگەر باسی خۆپیشاندانی قوتابیانی هەڵەبجەمان بۆ بکەیت ئەمڕۆ خۆپیشاندان هەبوو وە لە زانکۆکەیەوەش پشوو ڕاگەنراوە وەکو شوێنەکانی تر؟ سەرەتا بەناوی خودای گەورە و میهرەبان زۆر سپاسی کەناڵە جوانەکەتانەکەین کە بۆ ماوەی 3 ڕۆژە لە زانکۆی هەڵەبجە خۆپیشاندان بەردەوامەوە ئێوە هەر 3 ڕۆژەکە پشتگیرمان بوون و پەخشی ڕاستەوخۆ بە ڕووماڵکردنی خۆپیشاندانەکان هەستاون زۆر سپاسی ئێوەکەین زۆر سپاسی ئەو لایەنانەکەین کە هەستاون بە پشتگیریکردنمان
و زۆر سپاسی کەناڵە جوانەکەتانەکەین سەبارەت بە خۆپیشاندانەکان بەڵێ لە شاری هەڵەبجە بۆ ماوەی سێدانە ڕۆژە لە شاری هەڵەبجە خوێندکارانی زانکۆی هەڵەبجە خۆپیشاندانیان بەردەوامە و بەردەوامیش دەبین بە پشتیوانی خوا تاوەکو و کاتەی خۆپیشاندە تاوەکو و کاتەی خوێندکاران دەگەن بە ماف و بە حەقی خۆیان چونکە مافێکی زۆر سەرەتایی خوێندکارانە داوای دەرماڵاگەن دەرماڵەیەکی سادە مافێکی زۆر سادەی خوێندکارانە بە پشتیوانی خوا بەردەوامە بین لە خۆپیشاندان و بەڵێ لە زانکۆی هەڵەبجە بۆ ماوەی 2 ڕۆژ چوارشەم و پێنجشەم پشویان ڕاگەاندەوە بەڵام ئێمە خوێندکاران ناڕۆینەوە بۆ ماڵەوە و بەردەوامە بین هەر لە بەردەم زانکۆیە و بە پشتیوانی خوا بەردەوامە بین و هەڵوێستی خۆمان ئەمانە بێت و تاوەکو ئەگەین بە ئەنجامی باشە ئێوە داواکاریتان چێتەنا دەرماڵەیە خو داواکاری تریشتانەیە وەکو قوتابیانی خۆپیشاندەر وەڵاهی خوێندکارانی شاری هەڵەبجە نەهامەتیان زۆرە برینیان زۆرە یعنی فریان ناکەویت باسی کامی کێشەیان بکەیت فریان ناکەویت ئایا باسی کێشەی چیان بکەیت دەرماڵەوەکو نمونەیەکی سادە خوێندکاری داخلیمان هەبووە لە کچان باشە خوێندکاری داخلیمان هەبووە لە شاری هەڵەبجە لە کچان بەهۆی نەبوونی پارەیوە باوکی کرێکارە عربانەی پێ لە ناو بازار ئیشەکە بەهۆی نەبوونی پارەوە دانیشتووە جلی هاوڕەکانیشوە لە داخلی قاپی هاوڕەکانەشوە لە داخلی بۆی پارەی خواردنەکە نەیات بۆی پارەی خواردن نەیات و مەسروفی لەسەر نەبێت ئەمە نمونەیەکی بە زۆر بچکۆلانە یاخود خوێندکارمان هەبووە لە سەعاتی لە 12:30 مەحازەرەتەوە ئەکات سەعات 1 ئەڕات بۆ ئیش تاوەکو سەعات 1 شەو مەرحەلە چواریشە بەحسیشی هەیە فریان ناکەوێت ئێمە داواکارەکانمان لە چوارچەوەی دەرماڵەیە لەم خۆپیشاندانە وەکو شارەکانی تر ئەگینا چەند جار خۆپیشاندانمان کردو چەندین جار وەکو شاری خوێندکارانی هەڵەبجە خۆپیشاندانمان کردو داوامان بەرزۆ کردە بۆ زانکۆی هەڵەبجە بۆ سەرۆکاتی زانکۆی هەڵەبجە گەورەترین کێشەمان کێشەی داخلی کوڕانە گەورەترین کێشەمان کێشەی داخلی کوڕانە بەوەی نەبوونی ژوورۆ معقول نییە ژووری وایە سیانزە خوێندکار لە ژوورێکا دانیشتون بە ئانواعی بەشەوە مەسەلەن فیزیایی لێیە کۆمپیوتەری لێیە جوگرافیای لێیە مێژووی لێیە هەر هەمویان بە 13 نەفەر لە ژوورێکا دانیشتون ئەوە جگە لە دوو پشک و ئەو شتانەکە یەنە ژوورەکانەوە کێشەمانەیە و چەند ڤیدۆمان بڵاوە کردووە لە شوێنەکانە بەڵێ ینی کێشەی بەشەناوخۆیش زۆرە لە بڵین زانکۆی هەڵەبجە کێشەی بەشەناوخۆیی هەر زۆرە بە کێشەی بەشەناوخۆی کوڕان نەبوونی شوێنێکی شیاوە نەبوونی شوێنێکی شیاوە کەمی شوێنەکەیە کێشەی داخلی کچان نەبوونی ئاوە ڕۆژ لە هەفتەیەکە 1 ڕۆژ ئاوی گەرمیان هەیە ئەوی شەڕە لەسەری و نەبوونی پێداویستیەکانە نەبوونی چەند پێداویستێکی خوێندکارانە کە زۆر سادەیە تەباخە و مەسەلەن ئەو جۆرە پێداویستیانەی کە بەکارهێنن هیچیان نییە و نەبوونی مامەسای شیاو لە زانکۆکانە کێشەی خوێندکار لە زانکۆی هەڵەبجە زۆرە یعنی هەتاوەکو چەندی سەعاتێ بۆی باسیکەی یەک کێشە نیە من سەرەتایشتم برینی خوێندکارانی زانکۆی هەڵەبجە لە یەک لاوە نیە برینیان زۆرە باشە ئەی تون تیژی لایەوە هەبوو تون تیژی لە نێوان بڵێن هیچ توژیەکە بوو لە خۆپیشاندانەکان وەڵاهی تون دو توێژی لە خۆپیشاندانەکانە تەنیا ئەوە هەبوو کە خۆپیشاندەرەکان خوێندکاران ڕۆشتن ڕێگەی داخلبوونی هەڵەبجەیان گریانی ئەو جادەی کە داخلی هەڵەبجە ئەبێت چەند سایەقێک چەند هینێک کێشیان نابووە ئەوەیش بە ئاسایشەکانمانی شوت حەزم کرد ئەوەیشە پێتان بڵێن ئێمە بە ئاسایشەکانمان وتتوان کاکە خەڵکی هەبووە چەکی دەرکردە لە خوێندکار میلی چەکی هێناوەتەوە بەتەما بۆ فیشک بتەقێنێتە خوێندکارانە ڕۆشتینە هانامان بردە بۆ جەماعەتی ئاسایش کە هاتبوون بە حساب پشگی ئاسایشی ئەو ناوە بکەن هاتبوون ڕۆشتین یەقەیانمان گرتمان کاکە فریاکەونەوە خەریکە تەقاگە وتی پەیوەندی و ئێمەوە نییە و بڕۆن بۆ خۆتان بیکوژن چیەکەن بکەن باشە ئەگەر شتێکتان مابێ وەکو پەیامێک وەکو خوێندکارانی زانکۆی هەڵەبجە زۆر سپاسی ئێوەکەین دەستچاوی کەناڵەکەتان خۆش بێت
خوێندکارانی هەڵەبجە هەمیشە بەردەوام ئەبین بە پشتیوانی خوا و داواکارین لە خوێندکارانی شارەکانی تر هەر هەمووی هەڵسێت و داوای مافی خوێن خۆی بکات مافە سەرەتایەکانی خۆی کە پێویستە هەیبێت پێویستە داوا بکەن هەر هەموو زانکۆکان بەیەکەوە هەر هەموو پەیمانگاکان بەیەکەوە بە پشتیوانی خوا ئەگەین بە ئەنجامی خۆمان و داواکارین لە خوێندکاران هەتا ئێستا خۆپشاندانەکان خۆرسک بوو خۆپشاندەران خۆیان هەستاون بە ئەم خۆپشاندانانە تکا لە خوێندکارانەکەین چونکە چەند هەوڵێکەیە بیبەنە عقاری حزبایەتیا و هەنێ حزب دەستی تێ بکات و ئاژاوە بنێنەوە بۆی خۆپشاندانەکە کۆتایی بێبێ هیوادارین خۆپشاندەران بە شێوەیەکی خۆرسک بەردەوام بن و لە زانکۆی هەڵەبجە و لە شاری هەڵەبجەیشە بە پشتیوانی خوا بەردەوامین و ناوەستین هەتاگەین بە مافی خۆمان. سپاس دەگەین کە بیلال سیروان نوێنەری خوێندکارانی زانکۆی هەڵەبجە زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمانە زۆر سپاس. سوپاسی ئامادەبوونی هێوش دەکەین کەک سەروەر سلێمانەگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەڕێستانەوە کۆندامێکی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڵوێستان چیە لەبارەی خۆپیشاندانەوە لەبارەی ئەو توندی ژیانەش کە کراون دەستگیرکردن هەبوو لێدان هەبوو هەم لە سلێمان دەستگیرکردن و لە هەولێریش دەستگیرکردن هەبوو. بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا لە خۆی گەورە داواکارم ئەوی کە برینارە ئەوی کەعزێتی گەشتووە خۆی پەروەردگار شیفای بۆ بنێرێ و هەر کەسێک جا معناتی ئەم ساڵ زۆر بوو ینی هەر لە سەرەتا و کە ئەو خوێندکارانی قۆناغی 12 بوون با بڵین بە گرفتەوە داخلی زانکۆ بوون دوای لە زانکۆشە هەر بە گرفتەوە داخلی و خوێندەکانە بن ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان دیارە پشتگیری مافەکانی قوتابی ئەکەین بە تەواوی و 100% لەگەڵیانین و پێمان وایە داوای ڕەوای خۆیانە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیان جێبەجێ بکە. ئەوە بەغیری ئەوە ژێمە ئەو خوێندکارانی کە هەمان بووە لە زانکۆکانە پێمان وتون بەبێ با بڵێن تونند و تیژی و دوور لە هەر کارێک کە دوور بێ لە خۆپیشاندانێکی مەدەنی پشتگیری داوەڕەوەکانی خۆیان و خەڵکشکە بە چواردەریان سەرستان لەبارەی دەستگیرکردنی بڵێن قوتابیە بوو لە سلێمانی لە هەولێریش دەستگیرکرا بوون ئازادکران و لە سلێمانی شەقدرا لەسەری بڵێن قوتابیەک سەرنجتان لەسەر و شەقانە و پێشێلکاریانە چی بوو؟ وەڵاهی 30 ساڵە شەق لە خەڵک هەڵەدرێ ینی ئێمە بەڵێ ئەمانە درێژکراوەی شەقگەلێکی زۆرن خۆ نییە کە ئەمڕۆ ڤیددیوەک پیشان درێ کە شەق لە کەسێک هەڵدرێ ڕۆژانە بەبێ دوور لە چاوی کامێرەکانی شەق لە خەڵک هەڵدرێ ڕۆژانە خەڵکی لەلایەن دەساڵاتێکی پۆلیسی داپڵۆسێنەرەوە عزێتە درێ خۆ ئەمە درێژکراوەی زەمنێکە ینی شتێک نییە ئەمە ساڵانە ئەمە بە دووبارە بینینەوە وای لێ هاتووەتە شتێکی زۆر سادەیانی شتێکی سادەیە کاتێکە بینی هێزەمنیەکان لە تەلەبەیە یان لە مامۆسایەک خۆمە ساڵان پێشترا بینیمان لە مامۆسا هەڵدرا ئێستا بینین لە تەلەبە هەڵەدرێ جالێکی هەڵنادرێ ینی بینیمان عارەبانەی خاوەن پێداویستی تایبەت سووتێنرا ئەمە شتێک نییە ئەمڕۆ بێکار حەکیم ینی 30 ساڵە بەڵێ هەموو چینەکانی کۆمەلگا سوکایەتی پێکرێ و حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی پۆلیسی داپۆڵەسێنەرە و سڵ لەوە ناکاتەوە کە ئەم خەڵکەی ئەمڕۆ تێ هەڵەدا سبەینی هەرو خەڵکێ بتەکەی ئەڕوخێنێ هەرو خەڵکەیە وایلی ئەکا دەسەڵاتی لەدەست ئەسێنێ و لەسەر کورسەکەش لای ئەبا بەڵام بەداخۆ من ئێمە جاران بۆ نمونەوە چێ دایان فیلمی دیکۆمنتاریمان هەبێت لەسەرەوەی کە ملازم محسین و چێ لە خەڵکی کوردی هەڵداوە پێویستە هەر ئەوانە گەر خۆیشان بن هەمان فیلمی دیکۆمنتاری لەسەر خۆیان دەرکەنەوە کە ئەمڕۆ ئەمان ملازم محسینەکانی کوردستان ئەمڕۆ هەبوون بڵێن ئەو دیمەنانە دووبارە بوونەوە ئێمە دایان دیمەنی جۆرا و جۆرمان هەر لە شاشی تیڤێکی خۆتانەوە بینیوە بڕۆسەری تۆڕە کۆمەڵایەتیەکان بکە بڕۆسەری شاشی کەناڵەکان کە بە ئاشکرایانی بەبێ جاران بە دەمامکەوە لە خەڵکیان هەڵدا ئێستا بەبێت دەمامکیش لە خەڵک هەڵدا ئەبینین قسەیەکی باو هەیەڵێ سەگ بە ئافرەت ناوەڕێ ئەبینین یەخی ئافرەت ئەگرن تی هەڵەدەن شەق لە ئافرەت هەڵەدەن ئەنی ئەمە وەک ئەڵێ بڵێن پەد لە باریکی ئەچڕێ بەڵام ستەم لە ئەستوری ئەچڕێ ئەمان ئەیانوێت ئەم ستەمە بەردەوام بێت تا بڕمێن سواز بۆ جەناب سپاسم کاک حەمیدزی ناوش بەخێر بێت سەبارەت بە خۆپیشاندانی ئێوە هەر داواکاری دەرماڵە یاخود داواکاری تریشی هەیە وەکو گەڕانەوەی شکۆ بۆ زانکۆ بۆ پەروەردە بۆ خوێندن بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتا سوپاس بۆ کەناڵی پەیام و هەموو ئەو لایەنانەی چەند ڕۆژێک هاوکارمان وامەوە کە ساعتیانەش کە پاڵپشتی خوێندکاران و شانبەشانی ئێمە لەگەڵ خۆپیشاندانەکاندا بەردەوامن. جێی باسە بێگومان نەخێر دەرماڵە خاڵێکی هەرە سەرەتایی لێبڕاوی خۆمانە کە بەهۆی شەڕی داعشەوە یان نزمبوونەوەی
نرخی نەوت بوو ئەو کاتێمە نەخۆپشاندامان کرد نەقسەیەکمان کرد چونکە زروف کوردستان کە بڕاو پێش دەیانگوت شەڕی داعشە ناتنی بودجە لە بەغداوە هەبوو بەدیلێکی باشە دابەزین نرخی ئێمە هیچ شتێکمان نەوت ئێستا و بیانوان نەماون بە پێچوان و نرخی نەوت بەرز بۆتەوە هەم شەڕی داعشمان نەماوە سوپاس 200 میلیارد لە بەغداوە دێ بەڵێ ئیتر بە هەم خۆمان مانای بەهۆی تۆڕە کۆمەڵاتەکان و سوپاس بخۆ هەمومان ئاگادارین چوەزایك ڕۆدا و چییە بێت دەرماڵەیەکێک لە مافە زەوت کراوەکانمانە ئەمانەوە بماندرێتەوە واتاوانە نەخێر بێگومان دەرماڵە خاڵی سەرەکی ئەمەنیە بگرە لە داخلیەکانەوە لە ناو شارەوە لە هۆڵەکانی خوێندنمانەوە لە سیستەممانەوە هەمووی پێویستی بە گۆڕانکاریە بەڕاستی هیچ سیستەمێکی باش نییە ئەم خوێندنە بەڕێوە ئەبات سەیرەکەی تۆ سیرکە سیستەمی ڕاستەوخوات کۆتان پێێنە سیستەمی کریدیت هات کۆمەڵە سیستەم هات لە ماوەی مانای ئەوە بۆڵۆنیایەت لەم ساڵەوانەوە بیوەسێن کۆمەڵە مانای ناڕێکی و ناسیستەمێک هەیە ناڕێکراوێک کەس نازانێ ماناوە گەڵێ بەسخوا ئەم کوردستانە بەڕێوە باش یعنی ئەوە دژی ئێستا خۆپشانەکە دژی ئەوەش کە خوێنیشی بە پارەشن ئەوەی کە پێشتر هەبوو پارالێڵە ئێوارانە کە بەشێکی زۆر قوتابی بۆ هۆیە نێتوانی سوودمەند بێ لە خوێندنی بە خۆڕایی کە لە زانکۆ کورسیان بۆ تەرخانکرابوو لە زانکۆ مانای ئەو بڕەپارە زۆرەی لە خوێندکارانە سنرێ مانای بۆ ساڵێک تەلەبەی توڵام پزیشکی ئەبینی نزیکی $1 دلار دات مانای 12 میلیۆن 10 میلیۆن دلار دات مانای ئەو هەم پارەی چی لێکرێ 2 ساڵیشە خۆتان نەزان 2 ساڵە داخلەکان نەکراونەتەوە بەهۆی کۆڕۆناوە ئێتابان هەموو ساڵێکیش کۆمەڵان سروفاتێک بۆ داخلەکان ئێم پارەیە بۆچی ڕات و چیلێت باش ئەی لەسەر پشووەکە بۆ چیە چونکە من بینیم لە بڵندگۆی زۆری بەشە ناوخۆیەکان ئاگادار کراوە تا سپەی مەجارتان هەبێت هەیە بڕۆنەوە بە زۆر خەڵک ناردنەوە هەیە پشووەکەش ڕاگەندەوە ئەم شەو لەگەڵ هاوڕێیانی بەشە ناوخۆیەکان پەیوەندیمانە بۆ قسەمان کرد لە ناو گروپێکە ئیتر هاتوون چاودێرەکان ئەگەڕێن بەسەر ژوورەکانەوە بڵاوکراویان داناوە لەسەر دەرگاکان ئاگاداریان کردوونەوە سپەی لە سەعات 9 پێویستە بە شەناوخۆیەکان چۆڵ بکرێن بە هیچ شێوازێک بە شەناوخۆیەکان ناکرێن ئەوان من ڕاگەنەوەی زانکۆیەکە من دەڵێەوە پاراستنی گیانی خوێنکاران لە ترسانەیان لە بەرپاراستنی نا بێگومان نەزان ئەگەر بەردەوام بێت مانای خەڵکی زیاتر چونکە لایەنەکانی تریش سپەی هەم نووسەرەکان هەم کەسایەتە دیارەکان پەیوەندیان پێکردن سپەی لەگەڵمانە بەشدارە توێژی دیکەژێتە پاڵتان بێگومان بەڵێ هەم دانەمەزراوەکان هەم وەکوتم کەسایەتە دیارەکان سوپاس بۆ خوا دەستخۆشیان لێکەین هەمویان هەڵوێستیانە بۆ تەلەفۆنیان بۆ کردوین بە هەمان شێواز باسیەوەت کرد ئەیانەیە کۆتایی بەشتەکە بێن بەڵام ئێمە چەندان بەدیلمانەیە یەک من سێ بەدیلیانە خەمە بەردەست یەکەم خوێندکارمان لە خوارد ئاومان نادنێ ئاومانە بڕن مانی ئاو خواردنەوەگرین کارەبامانە بڕن بە تاریکیان لەسەر زادەوە داعانیشین یاخود ئەماگەڕێنەوە بۆ شارەکانی خۆمان هەرێکەوە لە شارەکانی خۆمان دەست دەکەینەوە بە خۆپیشاندان یاخود جێبەجێکی داواکاریەکان ناوە هیچ بێزگەرەوە ئەمە هەرە بێت جێبەجێ بکرێن مانە هیچ ناوەستین ئەگەر هاتوو دەوامەکە دەستی پێکردەوە لە یەکشەمەوە دووبارە ئێمە بە خۆپیشاندانەوە دەست پێ بەڵێ سوپاس دەکەین کاک بەشیر جەنابشت بەخێر بێ سوپاس بەڵام دەبوونێت سەبارەت بەو دەرماڵەیە کە باز لەوە دەکرێت 134,000 قوتابی ئێستا لە زانکۆ پەیمانگاکانە تقریبا 13 میلیارێکی دەوێت بە هەمووی ئەگەر هەر کەسێک 100,000شی بۆ سەرف بکرێت ئێستا حکوومەت توانای دارایی زۆر باشە پێتان وایە کە ئێستا داواکاریتان هەیە ئەوە دەرماڵە شوێنێک دەگرێت بۆ قوتابیان زۆر سپاس کاک حەکیم سپاسی کەناڵەکەتانەکەین سەبارەت بە بابەتی دەرماڵە ئەگەر بڵێن توانای حکوومەتایە لە توانایە نییە ئەمە شتێکە هەموو کەسێ دەزانێت ئەگەر تەنها پارەی وەسڵی خوێندکارەکان بێت کە حسابیکەیت پارەی پارالەڵ و ئێوارانەکان بێت ئەمانە حسابکەی هەر بەشێک توانێت پارەی تەلەبەکانی خۆی بات بێت لەوەی کە حکوومەت دەتوانێت بەدیلی تری تێ بکە یعنی پارەی هیچ وەزارەتێکی تری بکە هیچی ناوێت تەنها بەو بڕەپارەی کە لە خوێندکار خۆی ئەسەنرێ ئەتوانێت بدرێتەوە بەخۆی ئەنی باجی زۆر هەیە سەر تێوەرگیران لە زانکۆ بەتەئەکید ئێواران پاراڵێ بڵێن زۆرە باز هەر تەلەبەیە کە ساڵانە وەرەگیرێت 50,000 لێ ئەسێنن ئەمە تەلەبەی ئاسایی جایتر تەلەبەی پارالێڵ و ئێواران ملیۆن و 2 ملیۆن و 3 و 4 و 5 لێ ئەسێنن بە گوێرەی بەشەکان ئەمە هیچ گومانێکی تیانێ حساباتێکی چڕوپڕی بۆ بکەی لێشی ئەمێنێتەوە نەک بڵێ بەش ناکات باش ئەگەر مادەم پارە هەیە بەوە چوونی بەڕێزت بوو نایدەن بە قوتابیان مادەم حکومەت چکەسە باز دەوەکە بە پێی ئامارەکان ئێستا ڕێک پارەکە لەو کاتە کە لە بەغداوە دەرماڵە بڵێن پارەدا دەرماڵە هەبوو
تریلیۆنێک و 200 میلیارد دینار بێستە باز لە تریلیۆنێک و 300 میلیاریش دەکرێنی لەو کاتە زیاتر کە پارەکە لە بەغدا هەم پارەکە دەهات کە نایدەن هۆکارەکەی چی بۆ بۆچوونی بەڕێزت وڵی کاک حەکیم هۆکارەکەی ئەوەیە بۆیانە لوێت بەڵێ میلەت لیان قوبوڵەکە هەرچی ئەەکەن ئەلا بخوا قوبولیەکەن دوسێ ڕۆژەوەی تروازیێنن مۆزوعمان زۆرە لەسەر ئەوە چەنە هاشتیان کردووە هەر لە کاسبکار هەر لە مۆزەف هەر لە چەکدار لە هەموو ڕۆیەک و زەختیان لێ کردوون و وردەوردەماوەی دوای ئەوە کۆڵیان داوە لەن ئەمانی ژوازی هێنن ئێستا وەکو فەرمووتان ئەم پشۆیان داناوە بۆمان گوایە ئەڵێن لەبەر گیانی خوێندکارە گوایەوە ئەڵێن بەڵام ئەمە تەنها وتیانە ئێنا هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە و یەک دنک بەخیاڵیان نای خوێندکار هەچێکی لێبێت ئەگەر بەخیاڵیان نابێت ساڵانە چەندێک خوێندکار لەبەر بپارەی وازیێنێت نەک ئەوەی کە شتێکی لێبێت حاڵەتی واسێنانی خوێندکار هەبووە لەبەر بێپارەی زۆریش هەیە بڵێ یعنی ئێمە نامەی خوێندکارمان بۆ هاتووە ئەڵێت وام لێ هاتووە هاوڕێی ژوورەکەی خۆم ئیتر دیارە لە ژوورە ناسیوێتی نە هاوڕێی خۆی نەبوو چونکە هاوڕێ ئیشی وان ناکات ئەوانی کە لە ژوورەکەی لەگەڵ یابوون ئەڵێ شتیان لە جیا کردومەتەوە لەگەڵ من ناناخۆن لەبەرەوەی من پارەم نییە لەگەڵیانە نان بم لەبەرەوەی هەژار بووە بە مانگ و بە دوو مانگ ناچێتەوە بۆ شارەکەی خۆی لەبەرەوەی دوورە و دەستی پێی ناگاتەوە ماڵی خۆشیان کەم دەرامەتن و ئیتر طبعاً ئەگەر ئەم دەرماڵە بدرێت هەر خوێندکارێک بەلایانی کەم و ئەگەر یعنی نرخی ئەو پارە بزانێت کە ئیدانێ بەشی مانگی هەر ئەکات ئەم 100,000 بەس ئێستا کە بڵێ قوتابیانیان ناچار کردووە بڕۆنەوە قوتابی هەیە کە پارەی ڕۆشنەوەکەشی نەبێ یعنی ئەوان دەڵێن بڕۆنەوە یەکشەمە وەرنەوە ئەڵێن بڕۆنەوە بەس تەلەبە ڕازی نابێت ئەوەی سێمە بوار خەڵکەوێ پارەی ڕۆشنەوەشی نەبێ ڕەنگە خەڵک ناوچەی دوورە دەستەوێت لە ناو بڵێ نزیکی سنتەری شار نەبێ کاک حەکیم ئێستا ئێمە لەبەر ئەوە هاتوونەتەوە دەرەوە لە کەمپی نوێ چەنە هاتە لەبەر تقریبا 200 بۆ 300 لە بە هاتۆتە بەر درگاکە لەن ئێمە هیچ شێوە داخلی چۆڵ ناکەین هاوڕێمان هەیە پارەی پێنی عنی کابراگەر خەمی خۆش نەبێ خەمی هاوڕێکەیەتی ئەڵێ بەچی بڕاتەوە بەچی بچێتەوە بۆ قەڵازێ بەچی بچێتەوە بۆ ئەو شوێنە دوورانە کە 50,000 و ئەوانە کرێسیارە ئەیە بۆ یەکسەر جاوەڕ ئیتر بێ بۆ ئەملاکە چی بکات داواکارین عفو داواکارین لە خوێندکاران بە هیچ شێوەیە کۆڵ نێن ئەمە بچێتە گوێی هەموو بەرپرسەکانیش ئەم پشووە هیچ شتێک لە مۆزوعەکە ناگۆڕێت ئەم پشووە دای ئەنین دەرفەتێکە بۆ خۆیان تاوەکو کارێکی جدیمان بۆ بکەن ئەگەر هیچ نەکەن دڵنیابن لە دوای دەستپێکردنەوەی داوامیش دووبارە دەستپێکەینەوە باش سپاس دەکەم کاک ئەحمەد جەنابیت بەخێر بێ سەبارەت بە وەڵامی حکوومەت هۆکاری چییە تاکو ئێستا مارچەندە لە ژێر فشاردا باز دەوێت کە سپەی ئەنجومەنی وەزیران کۆ دەبێتەوە قسەرەستە دەرماڵە دەکرێت ئەمڕۆ پەرلەمان بڵێن پەرلەمانتارن لە کۆبوونەوەی پەرلەمانە باسییان کردووە بە زۆکو پەیامی فەرمی حکوومەت هۆکاری چێت تاکو ئێستا پامێکی فەرمینە بووە بۆ وەڵامدانەوەی داواکاریەکانیەوە کە خۆپیشاندانەکە سەفراون بووە هەولێری گرتوتەوە بەشێک لە هەندێک زانکۆ بڵێن لە دۆکیش خۆپیشاندانێک لەوێ شەر هەبوو بسمیلا ئاسۆتیشم نووسا ئەمڕۆ زۆر هاوار کردووە نایخوای گەورە بەخشندە و میهرەبان زۆر سپاسی کەناڵەکەتان دەکەم کە سێ ڕۆژە زۆر مادون ینی بە تایبەتی ئەم بەرنامە جوانە کە دەنگی خوێندکارانی ناڕازی کۆ کردەوە کاک سەرۆریش ئاماژەی بە سەرخاڵەکە سەرەتا کە شکاندنی شکۆی خوێنکارە کە خوێنکار لە پۆلی 12 دەرەجەی خۆی دێنێ بەبێ خۆپیشاندان لە بەشەکەی خۆی وەرناگیرێ کە دێتە داخلی بەبێ خۆپیشاندان هەر ئەم ساڵە سەرتاسی پرۆسەکەوانێکی یەکەم جار قوتابیەکانیان شکاند هەر لە سەرەتای خوێندنی ئەم ساڵەوە کە مەرحەلەیەکی زانکۆ دەرەجە 99 هاتۆ تومعان وەرنەگیرە بینیت کە بە خۆپیشاندان و ناڕەزایی دەرەجەکان بۆ قەرەبوو کرایەوە یعنی وا لە خوێنکار دەکەم بە هەموو شێوەیەک شکۆی بشکێندرێ ئەمڕۆ لە بەردەم زانکۆ دەبینی چەند غازی فرمێسک ڕژێن ڕژاوە کە خوێنکار هاتووە زانکۆ پێشێکی داوای پارەی لێ دەکەن دەچێتە داخلی تووشی کێشەی دەکەن من لە یەکەم ڕۆژی داخلیەکان و تا سێ ڕۆژ داخلی وە نەگرتووە لەبەر چەند کێشەیەکی بچوو خوێنکار هیلاک دەکەن بۆ ئەوەی واز لە خوێندن بێنێ و یعنی ئەو وڵاتە بەجێ بێڵە بۆیە سەیرەکەن لە بیلاڕوسیا چەندەها هەزار تەلەبە دەرچووی زانکۆ لێتی عنی کە ئاماژەیە کرا دەرەجەی سەر و نەوەت زۆر بوون لەم بیلاڕوسیا یعنی وا دەکەن خوێنکار شکۆی بشکێندرێ لە زانکۆی کەمپی کۆن کە لەم ڕۆژ ڤیدۆ بڵا بووە بە گازی فرمێسک ڕژێن پۆلیسە ناو زانکۆ کە زانکۆ حرەمێکە بۆ نەکراوە پۆلیس بێتە ژوورەوە وەک یەکێک لە یاساکانی زانکۆ مەبەستەی کە بەزۆکو وەڵامی حکوومەت بۆچی وەڵامێک نییە تاکو ئێستا ڕاگەنرایەوە وەکو حکوومەت نە جێگەری سەرۆکی حکوومەت ڕاگەنرایی و نە سەرۆکی حکوومەت خۆی نە بەیاننامەی ئەنجومەنی وەزیران وەکو خۆی بڵێن وەکو دامەزراوی ئەنجومەنی وەزیران هۆکارەکەی بێباکیە چییە کە تاکو ئێستا تەنانەت ڕاگەندراویشانە بوو
هۆکارەکەی حیزبیە یعنی هیچ دەسەڵاتێک لە دەست بەرپرسەکانی شارنەوە سێ ڕۆژە خۆپیشاندان دەکرێت چەندها هزار تەلەبە کۆبووتەوە هیچ بەرپرسێکی ئەم شارە نایەتە خەت یەکێک لەم کەسانە دکتۆر هەواڵ ئەبوبەکر کە یەکێکە لەو کەسانەی کە بە خۆپیشاندان و خەبات بۆ گەشتە بۆم کەساتی ئێستا لە هەفتەی شوبات کەسێک بووە کە زۆر دەرکەوتو دەستێکی دیاری هەبووە بەڵام ئێستا دەڵێت دەسەڵاتی من ئەگە دەسەڵات نییە دەست لە کار بکێشەوتەوە هیچ وەڵامیشی نییە کە داوا خۆپیشاندان دەکات بە وڵات کێشێتەوە چارە سەرە دەست لە کار بکێشێتەوە لەوە باشترە کە لە پۆستی خۆی بمێنێتەوە چونکە ئەگەر دەسەڵات نوێ بۆ لە شوێنی خۆوەستایی دوای پشتی لە خۆپیشاندەران کردووە کە بەڕێز دەڵێ ئێستا پێشتر بەهین ینی بە خۆپیشاندانی بێ مۆڵەت نایدەوە کە لە کاتێکدا هەفتەی شوبات هیچ مۆڵەتێکیشی نەبوو بەزەو دەڵێ ڕاگەنداوێکی بڵاو کردو دەڵێ من هیچ هێزێکی تایبەتم نییە پارێزگار دامەزراوێکی مەدەنیە یعنی باسییان لەوە کردو هیچ ئۆپراسیۆنێکە تەلەبەیەک دارێکی کارەبایی غازێکی فرمێسەکڕژێن پێی کەوێ ئەو بەرپرسیارە چونکە سەرۆک محافظ سلێمانی عەنیسی ئەم بەرپرسیارە لەم هەڵوەستی ئێستا پێی دەڵێ ئەگەر ئەرکەکەت جێبەجێ ناکەێت دەست پێشەوە باشتر ئەوکو قوبات تاڵبانی ئەو بە حساب جێگری سەرۆکی حکوومەتە و بەرپرسیارە لە ئەم سنوورە ژیانی وەکو ئارامی هەلی کارمان بیستوە هیچ ترمانی نەویستوە بۆ ئارامی هەلی کارەکە بۆ قسەیەک بێکە بڵێ پشگیری خوێنکاران دەکەم مافی خۆیانە بەڵام هیچ بەرپرسێک لەم شارە نەکردوتە ئەستۆی خۆی سپاس دەکەین وشەیەکی 3000 دووبارە کە داوای دەکەین دەرماڵە واز نایەنی تاوەکو مافەکانی خۆمە دەستدەین سپاسین کاک محەممەد جەناویش بەخێری کار محەممەد سەلیم سپاسەکەین ئەگەر باسی بەشە ناوخۆیەکانمان بۆ بکەن ئێوە بڵین لە بەشە ناوخۆیەکان بڵین گرفتی بەشە ناوخۆیش هەیە هەم لە بەشە ناوخۆی کوڕان هەم بەشە ناوخۆی کچان ئەو گرفتە هەیە سەرەتا بەنای خۆی گەورە بەخشندە و میهرەبان سەرەتا ئەمێ سوپاسی هەموو ئەو کەناڵانە بکەم کە پشگیری خوێنکاران بوون بە تایبەتی کەناڵی پێم کە لە سەرەتای خۆپیشاندانەکەنەوە لەگەڵ ئێمەدا بوون ئێمە وەکو وەزانن ئێمە چەند ڕۆژی ڕابردوودا بە مەبستی گربوونەوە و داواکردنی مافە سەرەتایەکەی خۆمان کە دەرماڵەیە و جگە لەوەش چەنەها پێداویستی و شتی تر هەیە کە ئێمە خوێنکار پێویستمانە لەوانە کردنەوەی کافتریای ناوزانکۆ وەکو ئێمە خوێنکارانی کەمپی کۆن هەتاوەکو ئێستا کافتریا نەکراوەتەوە یعنی لە محەزەرە تا ئێمە بۆ منە مامۆستا 2 ساعت محەزەرە شەرحەکە چارەکی ڕێسمان هەیە یعنی هەتاوەکو ئەڕوێنە دەرەوە چارەکەکەمان تەواو بێدینەوە مامۆستا نامان کاتە محەزەرە تاکو ئێستا نەکراوەتەوە ئەوە بێ لەوان بپرسیەوە ئێمە خوێنکار نین یعنی ئێمە پرسییم بۆچی کافتریا ناکەنەوە یعنی چی دروست کردووە کە باس ئەوە بکەم یعنی ئێستا من یەکەم سەرەتای خۆپیشاندانەکانەوە 2 ساعت محەزەرەم تەواو بووە چوومەتە دەرەوە نانێ بخۆم کە هاتمەتەوە دەستیان کردە غاستەقاندن 2 غاست لە بەردەمە تەقیە هەر ئەو بۆ یعنی ئەڵێ خۆی گەورە ڕەحمی لێمان کردو ئێمەی دایەوە باش بە بەشە ناوخۆیەکان گرفت سەرەتا بەشە ناوخۆیەکان ئێمە چەنەها ئەزانین کێشەی گەورەی هەیە لەوانە لە غازە لەوانە لە کارەبایە لەوانە لە ئاوی گەرمە چەنەها پێداویستی تر لەوانش چەنەها حەشەراتی تایە کە یعنی بوونەتە هۆی زیان بۆ ئێمە یعنی من خۆم بەڕەسم پێمە لە ناو موبایلەکەمە 2 پشکەمان کوشتووە مارمان کوشتووە لە ناو بەشە ناوخۆیەکانە بەڕەسم خۆم پێمە حالیان یعنی ئەمە بچێتە ژوورێک و بداتە تەلەبەیەکەوە بۆ هەیە بێتە هۆی سەبەبی مردنی یعنی ئێمە هیچ زمانێکی ئەومانیە کە یعنی ئەو زمانێکی ئەومانیە کە بتوانین لێ گوزەران بکەین ڕاستی زۆر سەختە یعنی ژیانە دەرماڵە ئەو داواکاریتان بۆ دەرماڵە تەنها بۆ قوتابیانەیە کە زانکۆلایین یاخود بۆ ئەوانەیە کە بە پالارێ بۆ ئەوانش کە بڵین لە ئێواران بۆ هەمویانە داواکاریەکە ئێمە داواکاری خوێنکاران داواکاری هەمویانە یعنی ئەوە نیە ئێمە بەتەنها خۆمان جا بکەینەوە خوێنی پارالل بێ ئێواران بێ یا ئەو کەسێکی ئاسایش بێ لەگەڵانەدا فەرقی نییە خوێنکار هەر خوێنکارە هەمووی پێویستی بە مافی هەیە و پێویستە مافەکەی خۆی وەربگرێتەوە سەبارەت بە دیاردەی کۆچ بڵین کۆچێ ئەو خۆپیشاندانە هەن دەلالەتە لە چی ئێستا پێشتر خەڵک نیگەران بوو بەشێکی ڕۆژ ئێستا بەڕاستی ئەو نیگەرانی لە ناو توێژی قوتابیانە دەستی پێ کردووە بەڕاستی ئێستا شتەکە زۆر ڕوونە یعنی من مافی ئەوم نەبێ مافێکی سەردان نەبێ کە بتوانم بە پارەیەک بتوانم بخوێنم معاشم پێ نەدرێن یعنی مافە سەرەتایەکانم پێ نەدرێت لەکوێ بتوانم ژیان لێرەکەم یعنی ئێمە کە لێرە ماینێتەوە تەنها ئەوەیە کە عنی توانێت ئەومانە بتوانانی کۆچکن یعنی یا لەبەر پارەی ڕۆشتن نیە گەر نەخەڵک ئەگینا من لە یەک
یەک سەبەبی دینەکەمانە دووش خاتری دایک و باوکمان سێش ئەوەیە کە هۆکارەکەی ئەوەیە کە ناتوانین پارەی ئەومانیە کە بڕۆین باش بەزیێنی جگە لەوەی کە وەکو خۆتان وەکو قوتابی کێسا دەرماڵتان پێدانادرێ بڵێن بەشە ناوخۆی خزمەت گوزاری وەکو پێویست نیە نی کە سوکاری قوتابیەکانی شەربوونەتە قوربان لە ڕێوەی کە بۆ نمونەگەر موچەخۆر موچەکەی وەکو پێویست نییە پێشتر حاڵەتی لێبڕین نەبوو دواکەوتە نەبوو ئەوەی کاسبکارە وەکو پێویست بازاڕین ینی گرفتەکە زۆرانی کە سوکاری قوتابیەکان کە بۆی کە هاوکاری قوتابیەکانیان بکەن ینی گرفتەکان ئەوەنە زۆرن ینی لە ژماردن نایە یعنی من ئێستا لە بەشناوخەکان جەماعەتی هاوڕێ هاتن ژۆر بە ژۆر لە دەرگانەدا ئەنوود هاوڕێ زۆرمان هەیە خەریکە وازێنێ ئەگەر شتێکتان هەیە یعنی ئەگەر بە 250 بێت 250 کە نرخەکەی گەلێکەمە بتوانین هاوکاری و تەلەبانەکەن بە واز لە خوێندن نێنن من هاوڕێی خۆم هەیە زۆر ینی ئەوە نەبێت کە بیست بێت هاوڕێی خۆمە زۆر یعنی نەسیحەتم کردا بۆی واز نێنێ لەگەڵەوە شادام کە توانێ ئەوەی نییە بەڵام هەرچۆنێ بێواز نێنێ باشترە بەڕای من باشە بەس ئەو حاڵەتانە هەبوو ئێستا بۆ نمونە قوتابی ماوەیەکی زۆر نەکرێتە ماڵەوە هەر لە بەشە ناو خۆی بمێنێتەوە پارەی نەبوو بێت ئەم حاڵەتانە زۆرن بڕواکە من هاوڕێی پارەی خواردن بڵێ بڕواو کە هاوڕێی خۆم هەیە یعنی سێ مانگە یعنی سێم بە سێ مانگ ناڕاتەوە لەبەرەوەی کە پارەی نیە بەڵێ کرێ هاچووچەکەی گەلێ زۆرە اینجا لەسەر ئەوە لەسەر خۆپش بێنەوە سەر ئەوەی خۆپیشاندانەکان کە چۆنە بێت چی نابێ ئێمە وەکو خوێنکاران بە شێوازێکی مەدەنیانە بەردەوام ببین لە خۆپیشاندانەکەمان و ئەو کارە نەشیوانەی ئەو کارە تێکدەرانانی کە ئەنجامیان داوە هیچ پەیوەندی بە خوێنکارانەوە نین و خوێنکاریش نین ئێمە وەکو خوێنکاران داوا دەکەین ئەو کەسانە بە زووترین کە دەزیە بگرێ بۆ ئەوەی کارەکە لێمە نەدەن و بەلاڕێدا نەبرێت خەڵکێک بە بەرنامات پێێتە ناو خۆپیشاندەرانەوە زۆریش نەکەوە بێت یعنی ئێمە یعنی خۆمە کەسەکانمان بینیوە یعنی تەلەبە هیچی پێ نەبووە لە قەڵەم ئەگەلوانێ قەڵەمێکی پێ بوو یا قەڵمێکشی پێ نەبوو بێ ئەوان هاتنە یعنی مەڵبەندیان سووتانەوە کە خۆیان یعنی مەڵبەند خوار بە ئاسایی ناسووتێت کەرەستەی تایبەتیان پێ بووە هاتوونەتە ناو خۆپیشاندەرانەوە مەڵبەندیان سووتان بۆ ناشرینکردنی خۆپیشان بۆ ناشرینکە خۆپیشاندەران و بەلا ڕێبردنی سپاس دەکەم زۆر سەرۆرگەرم و لای بەڕێزت سەبارەت بە وەڵامی حکوومەت و پێشێلکاریەکانیش بڵین پێتان وایە دەبێ هەر داوای لێبوردن بکەن بە تایبەتی ئەوەی کە شەقی لەسەری ئەو قوتابیەدا دەبێت دادگایی بکرێ دەستگیر بکرێ بڵێن چی جراتێکی بەرامبەر بکرێ کاک حەکیم جان تەنها ئەوە نییە نەفرێک شەقی لەسەری تەلەبێ هەڵایە ئێستا لەوە چێ زیاد لە 200 بۆ 300 بریندار لەناو تەلەبەکانە هەبێت دەیان تەلەبە هەیە سەری شکاوە هەر کەس نە ئیعلام بینیوەتی نە کەسی قسەی لەسەر کردووە خەڵک هەبووە ئەم ئێوارەیە پێم وابێ هەر ئەگەر حاڵەتی پێشێلکاریەکان باسکەی بڵێ حاڵەتی پێشێلکاریەکان نەخۆشخانەی شارە بڕم لەگەڵ دوو خوێندکارم یەکێکیان مانای زریان خان بوو مانە 12 تەقا لە برینەکەی کەم نییە یەک لە بریندارەکانی تریش هاوڕێکی کوڕ بوو لە چوارچرا ئەویش برینەکەی ئێرەی تەواو گرتووە 8 تەقال بۆ 9 تەقەڵە ئیتر لەمە زیاتر بەردەم و چاوی کەوتبوو بەڵێ ئێرەی هەموو لە پلاستیکەکە بەڵێ کاک حەکیمیان ئێمە ئەو وەڵامی حکوومەت قسە لەسەرەوە کرد حکوومەت لە کێ پێگاتووە لە یەکێتی و پارتی و پێک گۆڕان پێگاتوە تا ئێستا گۆڕان لە دەسەڵاتی با بڵێن کابینەکەی پارتی نەخشاوەتەوە ئەم دەسەڵاتی من دوێنێ شتێکی خۆشم بینیانی وەزیری دارایی بە پۆستێکی فەیسبوک نووسێ دابینکردنی دەرماڵەی خوێندکار لە دەستی وەزارەتی خوێندنی باڵا بەڵێ پەیوەندی وەزارەتی خوێندنی باڵاوە بووە ئەوان سەرفیان کردووە دادرە بینی لە پۆستێکی تری فەیسبوکە وەزارەتی خوێندنی باڵا وەڵام بداتەوە وەڵێ وەڵا لە دەستی وەزارەتی داراییە ئێستا نازانم ئەمانە هەر بەجددی خەریکی چین تا ئێستش لەوە تێنەگەشتون کە ئەبێ گرفتی خوێندکاران چۆن چارەسەر بکەن یان ئەوەیە کە بەهۆی ئەوەی کە ئەم لە سیاسەتی حیزبێکەوە ئەو لە سیاسەتی حیزبێکە شەڕەپۆستکەن بەیەکەوە و معاناتی تەلەبەش تەنها دەرماڵن نییە بەس هەستیان بە فشارەکان کردو بۆ چوونی بەڕێزت چونکە ئێستا بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە باسی دەرماڵەکەی ینی فشارەکە گەشتووە چونکە لە هەولێریش خۆپیشاندان هەبوو ئەمڕۆ حاڵەتی دەستگیرکردن هەبوو ناڕزایەتێکە گەشتووە سەریکە گەشتن چییە؟ گەشتن ئەوەیە جێبەجێ بکرێ کاک حەکیم تۆ گەرسبێ ڕۆژ دەرماڵەی خوێندکارانە جێبەجێ نەکەی فشار بە هەر بگا بۆ پێشتری جانزانی دەرماڵی خوێندکاریان بڕیوە ئێمە لە پێشترا کە ساڵی 2014 دەرماڵی خوێندکاریان بڕی دوای ساڵ و نیوەک بۆ 2 ساڵ هاتن ملیارێک و 200 میلیۆنیان بەس لە تەلەبەسن لە سلێمانیە خۆ ئەمانە تەنها خەریکیەوە نەبوون دەرماڵە ببڕن باج و ڕسوماتی گەورەشیان لەسەر خوێندکار داهناوە ئێمە گەر هەر تەلەبێک بۆ نمونە ئەم ساڵ نزیکی 42 بڵێن نزیکی 50,000 تەلەبەکە وەرگیراوە
نەفەری حد داخلی زانکۆ بوو نەفەری 50,000 هەر بە داخڵبوونی زانکۆ لێسێن جارێ خۆ جاران ئەمانە هەر نەبوو باج و ڕسوماتی هەر تەلەبێک شەهادە وەربگرێتەوە 50,000 دیناری لێسێن هەر تەلەبێک بیەوێت کۆنمبەرەکەی خۆی بزانێ بۆ نمونە من مەرحلە چوارم کۆتاییم بەدەوام هێناوە ئەڕۆمەوە بمەوێ بزانم کۆنمبەرێ ئەم 4 ساڵی من چەنە 20,000 دینارم لێسێنن ئەمانە تەنها بەوە نەوەستاون کە بێن بۆ پشتگیری شوێنەی داوای بڕۆنامە بکەویش 50,000 تۆ ڕەنگە بەسبێ ڕۆژ بەوانە بێش کە من لەگەڵەوانی ئیش بەوانە بێش بۆم حکومەتە بکەی بتێ بڵێ تەنها کۆنمبەرەکەم پێ بدەم بزانم من چەندم هێناوە لە 4 ساڵەیە سەرەتاڵن وەستێکی 20,000مان بۆ بێنە ئەو جا کۆنمبەرەکە دەدەنەوە لە هەموو جونگەکانە باج و ڕسومات هەیە ئانی کێشەکانی خوێندکار تەنها ئەوە نییە دانیشی تۆ بڵێ دەرماڵە ئەوە تا ئێستا تەلەبەکانی زانکۆی سلێمانی لە قلیاسان ژەنگاوە خۆنەوە ناتوان ئاوەکە بخۆنەوە لە دەرەوە کڕن ئەمە جۆرێکی ترە لە باش پاک نییە بڵێ نەخێراوەکان پاک نین لەوە چەند ساڵ بێ هەرتەنکەکانی پاک نەکرابێتەوە بەغیری ئەوە زانکۆکانی تریش هەروان ئێمە گرفتی تەلەبە زۆرە بۆ نمونە لە شوێنێکی وەکو پێنجوێن کە مەحەدێکی تیا کراوەتەوە بۆ ماوەی 2 ساڵە کۆلێژی من بڵێن مەحەدی پەرستاری و کاریگەڕی لێیە تا ئێستا داخلی نییە تەلەبەکان کە لەو بەشان دوو بەشە وەرەگیرێن لە پێنجێن یان خانوەگرن بەکرێ خانوەگرن حکومەتەرکی خۆیان بەڵێ لەسەرکی خۆیان حکومەت پارێ بەسەر ناکاتەوە کەواتە ئەمان دەستیان خستۆتە بینی هەموو چینەکانی کۆمەڵگە ئەمە تا تەلەبەکان جارێ هەر لەسەرەوە موچەکانی باوکیان ئەگەر موچەخۆر بەڵێ کە سوکاریان نادرێتێ ئیشکار و کاسبیان نییە تەنانەت هاوینان خۆیان هیچ ئیشێک نییە بیکەن کە دێن بۆ زانکۆ باجیانە خەنە سەر ئەو حقیقەتەی کە دەرماڵەیە بۆ خۆیان مافی ڕاوی خۆیانە پێیان بدرێ پێیان نادرێ کەواتە ئەم دەسەڵاتە زوڵ مستەمەکەی شۆڕ بۆتەوە بۆ تەواوی چینەکانی کۆمەڵگا ئەمڕۆ خوێندکار شۆڕشی کردووە بەڵێ من بە شۆڕشە بینم من بە شۆڕشی خوێندکاریە بینم کا حەکی من ئەوە ینی وا وێنایەکەم ئەمانە کۆمەڵێک گرفتی کەڵەکە بوون لە مێشکی ئەم گەنجانەیە وایان لێ ئەکا ڕاپەڕن ئەین ڕەنگە ئەوە ئیداری و ئیلتیزامی نەبوو بن بزانن کێشەکانی خۆیان چۆن هەمووی بکەنە پاکێجێکی گەورە و ڕێکی خەن بەڵام توانیویانە دەنگێکی بڵند بن ئەمە ئەو گەنجانن کە گاڵتەیان پێکردنیان و نەوەی سناپ و نازام چی ئەمانە هەر ئەمانن لێتان ڕاپەڕن و هەر ئەمان ژێر کاریگەری فەیسبوک و تۆڕەڵاتەکانی چۆنە ئەم هەموو سوۆشیال میدیا و خراپەکاری کەوان کردوانێت گەنج بەلا ڕێیا بەرێ نەبێتە هۆکاریەوەی گەنج حقیقەتی بیرچێتەوە ڕۆژێک دێ هەر ئەم گەنجانی کە لەم کۆمەڵگایە هەن بتەکانیان نشکێنن و کۆتایی بەم دەسەڵاتە پۆلیسە داپڵۆسێنەرهێنن سواز بۆ جەناب سوپاس دەکەم کاکە حەمیدیان سەبارەت بەوەی کە بڵێن ڕاگرناوی لیژنەیە ئەمنی سلێمانی شەبوو باز دۆ کەرەکە نادەن ژیانی خەڵک تێک بچێ بڵێن قوتابیەکانی ژیانی خەڵکیان تێکداوە یاخود تێکی بدەن یاخود بڵێن ئەوە لە شوێنی ترەوە ژیانی خەڵک تێک دراوە و گرفتی بۆ دروست کراوە و نانی بڵێن هەری کار نییە بەڵێ من سەرەتایەک پرسیاریان لێ یەکەم ئایا ئێمە خەڵک نین ئێمە خوێندکار خەڵک نین و ئەو کەسانەی لە ژوورەوەدان کە سوکاری ئێمە نین بەلانی کەمەوە ئەوەی خوێندکاری نەبێت یان خوێندکار نەبێت خۆی پێشتر خوێندکار بووە یان لە داهاتوودا بێتە خوێندکار خەڵک چییە لەبری ئەوەی ئەو خەڵکە بێت لەگەڵ ئێمە هاوکاریمان بکات هەموو مانای ئێمە بەچی ژیانە نشێنی بە 2 ساعات و 3 ساعات ڕێگامان بڕیوە سەڵەدارێکمان نشکاندۆتەوە هیچ شتێکمان نەکردو مانای هیچ بێڕێزێکمان بەرامبەر هیچ شتێک نەکردووە هیچ ئارامیمان پاراستۆ و دوور بووین لە هەموو بێڕێزی و پێشێلکاریەک بەڵام شتەکە لە خوانەوە دەستی پێ کرد ئێمە مانای هەموو شتێکمان بەهێمنی کردووە دوای ئەوەش دوای خۆپیشاندانەکە تەواو بووە هەر خوێندکاران خۆیان بوون هەموو جادەکانیان پاک کردەوە ماناوە جێگەی دەستخۆشیە شتەکانیان بردەوە شوێنی خۆیان و دەستیان کرد بە پاکردنەوە ژیانی خەڵکیش چۆن دەشێت لەبەرەوەی مانای چونکە جادە ئەگیرەدا ژیانی خەڵک دەشێت ئەی ژیانی خۆیان ناشێت ئەوان 4 ساڵ لەمە و پێش هەمویان هاتنە سەر جادە بەوەی نەبوونی موچە گیرفانیان نەکردەوە 250,000یان پێبوو ئەو کاتە ژیانیان نەشێوە ئێوانیش جادەیان نەگرت ئێوە بڵێن بانگاوەستان بۆ هەموو توێن توێژەکانە بێکەوە مافەکان بەڵێ تاوان ئێمە وەکو فەڕەنسا ساڵی 1960 شۆڕشی خوێندکارانی فەڕەنسا سەرەتا لە 10 تەلەبەوە دەست پێ کرد دواتر لە خوێندکاران و دواتر هەموو چین و توێژەکان هیوادارم ئەم شتە بەردەوام بێت و لە ڕۆژانی داهاتوو هیچ تەلەبەیەک سار نەبێتەوە وە چین و توێژەکانی تریش ئەو کەسانەی حەقیان خوراوە مافیان خوراوە بێن لەگەڵ ئێمە یەکدەنگ بن بەڵام بە شێوازێکی هێمنانە و نەهێڵن هیچ حیزبێک هیچ لایەنێک شتەکە بکات بە مڵکی شەخصی خۆی
وە شتەکە هێمنانە بێت خۆپیشاندانێکی خۆرسکە و پەیوەندی بە حیزبیەتی پەیوەندی بە هیچ لایەنێکەوە نیە بە هیچ کەسێکی دیاریکراوە نییە لایەن خوێندکارانەوە کراوە بە شێوازێکی هێمنانەش و دوور دەبین لە هەموو تونند و تیژێک هەتاوەکو ئەوانەی کە تونند و تیژێکن تعبیر لە خۆپیشاندەرەکان ناکەن نا ئەکرێ بۆ نمونە تۆ لە نێوان 6 بۆ 10,000 خوێندکارە ئەکرێ دوو کەس مانایی تۆزێک کە لە گەرمیەکی هەبێت پەلاماری دەیت طبعاً بەرد لە بەردەی ئەڵەندەنگیە طبعاً ڕەتفعلیە بێت و کاردانەوەیە بێت بەڵام بەم شێوازە نابێت دڵنیا سوپاسم کاک بەشیر سەبارەت بە بڵین ئەگەر زۆر سەرکوردکردن هەبێ سەرکوردکردنی خۆپیشاندانەکانە بێەوە چارەسەرە یاخود بڵاوە پێکردنی هێز و بەعسکەریکردنی شارەکە یاخودەوەیە کە خۆیان دان باڵەکەیان دابنێن و بڕیارێک لەبارەی کێشەکانی قوتابیانەوە بدەن کاک حەکیم ڕاستیەکەی ئەمە تاکید کە چارەسەر نییە بەڵام لەلایەکۆ ئێمە حەقەدەین بە هێز ئەمنیەکانیش داوا لە خوێندکارانەکەین بە هیچ شێوەیەک نەسوکایەتی بە هێزی ئەمنی بکەن گوێنیان پێمەیەن گوێن بە ناموسیان مێن طبعاً ئەویش مرۆڤە سەبرێکی هەیە تا حەدێکی دیاری کراو هەرچی هەبێت و هەرچۆن ڕاهێنرابێ لەوانەیە خۆی بۆ نەگیرێت یعنی من خەتاکە هەمووی ناخەمم لی هێز ئەمنیەکان ئەگەر کەسی تێکدەریش بێت و ئەگەر خوێندکاریش بێ مهم ئەوەیە وەزعەکە تێکەیات بەڕاستی ئەوەی کە تیژیش ئامانجەکە ناپێک بەدینایەت بە هیچ شێوەیەک بنۆکو خۆم هەر کاتێک تونند و تیژی دەسی پێکرد بێ ئەو شوێنەم جێهێشتووە چونکە زانیوە بێژگە لە ئازار و مەینەتی و هیلاکی خۆمان هیچ بدرێ وای ئەوانەی کە شەقیان لەسەری بەتاکید قسەمان لەگەڵ کەسی دەستڕۆشتی ناو هێز ئەمنیەکان کردووە پێمان وتووە ئەو کەسانی کە لە ڤیدۆکان دەچوون کە بە شێوەیەکی ئاشکرا چۆن بە ئاشکرا تەعادا لە تەلەبە ئەکەن چۆن دەستدرێژەکەنە سەر خوشکانی ئێمە بەو شێوەژ ئەبێ بە ئاشکرا یان سزایان بدەن یان ئەبێ بەلایانی کەم ئەبێ داوای لێبردن بکەن بە ئاشکرا نەک بنهێنی و بڵێن ئەوە سزامان داون ئەبێ بە شێوەیەکی ئاشکرا داوای لێبردن لە هەموو خوێندکاران بکەن و بە خاصیش بۆ خوێندکارانەی کە عزیێتیان ناون و ئازاریان داون بەڵێ سوپاس دەکەم کاک ئەحمەدیان سەبارەت بە بەردەوام لە ڕۆژانی داهاتوو شەر بەردەوام دەبن بڵین وا بڕیارە بەرفراوانتیشی بێ لە شارەکانی تریش بۆ مەسەلەی بەردەوامی ئێستا حالیان ئاماژە درراوە بەشە ناخۆیەکاندا بخرێ بۆی یان داوام نامێنێ بۆی خوێنکار بڵاوی پێ بکرێ بەڵام با 4-5 ڕۆژ بڕۆینە ماڵەوە هەتا وەکو خوێنکار داواکاریەکانی جێبەجێ نەکرێ واز نایێنێ باشتر خۆ ئامادە دەکەن ئێمە ئامازمان لە بەزیێنانی دەرماڵی خۆمانە مافێکی خۆمانە کە بە حەقی دەزانین بەبێ هیچ بەدیلێک و شتێک لە مابردراوە بەرداوام دەبین تاوە کاتەی بلایەنێک یان بەدیلێک دەبێت کە بۆچی دەرماڵەمان پێ نادەن کەی مافەکانمان بۆ جێبەجێکرا دەچینە ناو هۆڵەکانی خوێندن و بەشداری لە ئەوانەکان دەکەین باشە بەس ناڕزاتیەکان فراوانتر دەبمە بۆ چوونی بەڕێز ئەگەر داواکارێکە جێبەجێ نەکرێ ئەمەش کەوتۆ سەر خەڵک زۆر خوێنکاران جیلی یعنی جیلی تازەی کۆمەڵگان ئەو هەموو کەس و بەرپرسی هەموو لایەنێک پێویستە پاڵپشتیان بێ بە لایکێک بە پۆستێک بێ نەوەکوەوەی کە بۆ نمونە جادەیەک دەگری سایقێکدا دەڵێ کاتە شەڕ خۆ بە خوێنکاری ئەوە یان پۆلیسەکان پێویستە مراعەتی خوێنکاران بکەن چونکە هەر کوڕ و خزم ئەوانە سپێن دێتە ناو زانکۆ پێی ماگە ئێمەوە دەمان نەماوە لەوەیە 1-2 ساڵی تر کۆتایی بە زانکۆ بین بەڵام بۆ ئەوانە سپاسم محەممەد سەبارەت بە دەتانەوێت لەمەش بڵێن شکۆش بۆ زانکۆ بکەرێتەوە چاکسازی لەباری خوێنیش بکرێت دەستی حیزبیش لە زانکۆ دوور بخرێتەوە یعنی پێشنیان قسەیە جوانیە یعنی ئەڵێ کوێر بە حەز بە کوێری خۆی ناکات ئێمەش ئەم ناڕەزاندان تەنها دەمانێت داوای مافەکان ماگەینەوەکو بین حکومت یعنی دژی حکومت بۆسینەوە بڵێن یعنی بڵێن حکومت داڕوخێنین تەنها ئەوە ناڵێن مافە زەوتکراوەکانی خۆمان بۆ بگەڕێنەوە ئەوەنەی کە لەسەر ئێمەیە مافەکانی خۆمان وەربگرینەوە ئیتر ئێمە یعنی چیمان داوای چیمان لە حکومت کردووە داوای حکومت داوای سیارەمان کردووە داوای دەفتەر دۆرامان کردووە قسەی کۆشتان نەکردەوە کوڕی بەرپرسان زانکۆتانە بێ خۆتان سەرۆکی زانکۆ بن ئێمە ئەوەی کە لەم زانکۆیە ناخوێن لەم زانکۆ حکومیان ناخوێنە گشتی بەشکەی فەقیرە بەسکەی دەوڵەمە لێرە ناخوێنێ گشتی لە ئەوروپا و کام شوێنەی زانکۆی ڕاقیە و بەناوبانگە ئەلێ یعنی ئەخوێنێ یعنی ئەو زانکۆ ناحکومیانیش کە لێرە هەن یعنی چۆن بڵێ تەنها کە ئەو کەسانە ئەخوێنن کە دەوڵەمەنن یعنی من خۆم لە دوکانێک جلم کڕی بەرپرسی یعنی سەرۆک یعنی بەرپرسی ئاسایشێک لەوێ بوو ئەوێت من مانگی 700,000 بۆ کوڕەکەم سەرفەکەم مانگی 700,000 یعنی من لەوانەیە بە 4 مانگ 5 مانگ 700,000 نەخۆم
يعني ساري آخر موديل بكرة والله ينسون خم يعني باورناكم أو تلبيك لم كم حكمي أنا أخواني باورناكم ساري خوي بيبي يعني جوازك زور يعني حالتش بهوي باریداره و خلق قوتابی کی زۆر نتوانین تەنها جلوبەرگیش بکرێت مانگی جارێک یاخود بڵێن 15 ڕۆژ جارێک جلوبەرگێک بڕواکە من يعني هاوڕێی خۆم هەیە يعني لە کۆتایی ساڵ تا يعني سەرەتای ساڵ و تا کۆتایی ساڵ دوو پارچە جلی کڕیوە يعني هەر ئەوەی کردووەتە بەری نەمدیە بە ڕۆژێ بەجلە جیاواز و دەرکەوێت شتێکت ما بێ دوا پێیان بە کورتی وڵی پەیامم چییە يعني پەیام بۆ خوێندکاران ئەوەیە هەر بە شێوازێکی مەدەنیانە لە داواکارەکانیان بەردەوام بن و دوو داواکاریشم لە هێزانامنیەکان هەیە بۆ هێزانامنیەکان داوایان لێ دەکەم تکایە خوێندکاران ئازار مەدەن چونکە ئەوان خوشک و برای ئێوەن ئەوانش وەک ئێوە هاتنەتە سەر جادە یعنی ئێوەش چۆن لەوانەیە نیومە چۆوەرگرن یاش بە شتێبە لە جۆرەکان ئێمەش تەنها داوای مافەکانی خۆمان دەکەین و دووش ئەو هاوڕێ و برایەنەمان کە دەستگیر کراون تکایان لێ دەکەین بە زووترین کات ئازادیان ئەگەر بە کورتی پامێکتان ماوێ زۆر بە کورتی چکە کاتمەوە حەکیم ئێستا من ئەمێ ئەوە بڵێم ینی هێزە منیەکان بۆچی ئەیانوێ ئازاری تەلەبە بدەن ینی ڕەنگە پامێکی سیاسی لە پشتم بابەتەوە بوو بێ من وەکو خۆم وەکو ڕێکخراوەشی کە پشتگیری مافەکانی خوێندکارەکەین دژی هەر تیژێکین کە بەرامبەر خوێندکار بەکار بهێنرێ بەڵام خوێندکار ڕەنگە ڕەتفعلی هەبێ لە بەرامبەر فعلێکا کە بەرامبەری نوێنرا بێ خوێندکار مافی ئەو حەزی بەوە نەبووە کە بچێت تیژی بکات بەڵام ئاراستە کراوە داواکەم هەموو لاوانەکان و ڕێکخراوە قوتابی و خوێندکارەکان پشتگیری مافەکانی ئەم تەلەبانە بکات شتێکت ما بێ سپاس دەکەم دەستخۆشتان لە یەکەم سوپاس بۆ بەرنامەکەتان پێیان ئەڵێم بە هەموو خوێندکاران بەردەوام مەبین هەتاوەکو مافی ڕەوای تەواوی خۆمان وەرەگرین سپاس کاک بەشیر شتێکت ماوە کاک حەکیم وەڵا وەکو کۆتایی ناوی جێگری سەرۆی حکوومەتیش هاتە ناو بابەتەکەەوە مانەوێت جوابێکی خوێندکاران باتەوە بۆ ئارامی و بۆ هەلی کار یا بۆ کوشتنی مناڵی هەژار بۆ ئارامی و بۆ هەلی کار یا بۆ شکاندنی شکۆی خوێندکار ئەمانەیە جوابمان باتەوە کە بزانین کامیانە دوو قسەمە یەکەمیان بەردەوامی خۆپیشاندەران و خوێندکاران دووەمیشیان هێزی ئەمنیت کە یعنی کۆمەڵی کەس پیا بوون کە دەست خەنە ناو خۆپیشاندەران و بەلا ڕێدا دەبن وەکو ئەمڕۆ پێمی کۆدایم لە کۆتاییدا داوا لە حکوومەتی یاریمی کوردستان دەکەم بە زووترین کات بێتە سەر حەق و بۆی مافەزەوتکراوەکانمان بۆ بگەڕێنەوە زۆر سپاس بۆ هەموو لایەتان دەکەم سپاس بۆ بینەرانی بەرە سپاس بۆ هاوکاران هاتان